الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. بەناوی خوای بەخشندە و بێهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. پێخۆشحاڵین کە جای کەس بە خزمەتی بەڕێزتان گەشتینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی نەسیمی قورئانی پیرۆز لەگەڵ قوتابیانی دەستگای نووری حیکمە لقی سلێمانی ئەچینە خزمەتی سوورەتی ئەلفیل، پاشان ئەلهومەزە، پاشان ئەلعەسر. خۆشەویستان، لە سوورەتی ئەلفیلەوە دەست پێ ئەەکەین. قوتابیانی خۆشەویست سەیری سوورەتی ئەلفیل بکەن. بۆتان خوێنمەوە، جارێک گوێ ئەگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. ئێستا ئەچینە خزمەت چەند ئەحکامێکی تەجویدی کە لەم سوورەتەدا هەیە و پێویستە باس بکرێت. بسم الله الرحمن الرحيم. ألم ترى پیتی میمەکە بەینێ، ئەلەم بەم شێوەیە لە سەریەوەسین، ئەلەم تەڕە. پیتی ڕائەکە قەڵەو ئەکەین چونکە فەتحی لەسەرە. کەیفە فەعەل ڕەبوکە، پیتی ڕا لێرەدا قەڵەو ئەکرێت چونکە فەتحی لەسەرە. باەکە شەدەکە حەقی خۆی ئەدەین، پەلەی لێ ناکەین. بئەصحابی، بی کەسرەکە حەقی خۆی پێ بدەین. ئە پێویستە ناسک بێ، نابێت تەئسیری سادەکەی لەسەر بێت و قەڵەوی بکەین. نابێ بڵێن بئەصحابی، ئا ئە بئە بئەصحابی الفیل. پیتی سادەکەش ڕیخاوەیە، صیفەتی ئیستیعلاشی هەیە، لەبەرەوە هەم قەڵەوی ئەکەین هەم زەمنێک درێژی ئەکەینەوە. حا ناسکەکەینەوە دیسانەوە، ناڵین حا بئەصحابی، بەڵکوڵین بئەصحابی بئەصحابی الفیل. پیتی لامەکە ئەندازەیەکی کەم لەسەری وەسین چونکە صیفەتی بەینەی هەیە. الفیل بەم شێوەیە. ئاەتی دوو، ئەلەم یەجعەل، پیتی میمەکە بە هەمان شێوە نابێ زۆر پەلی لێ بکەین. یەجعەل پیتی جیمەکە قەلقەلە ئەکرێت، یەجێ یەکسەر بەری ئەدەین. کەیدەهم، میمی ساکین لێرەدا پێویستە دەربخرێت، زۆر کورتی ناکەینەوە. کەیدەهم فی. جا میم کاتێککە گەشت بە فا، هەندێک کەس بە هەڵا ئیخفایەکە، واتە میمەکە حەقی خۆی پێ نادات و جوان لێوەکانی نادا لە یەک. پێویستە جوان لێوەکان بدا لە یەک و ئەندازەیەکی کەم لەسەری بۆسین، حەقی صیفەتی بەینەکەی بدەین. ئەمجا پیتی فا ئاڵێین. بەم شێوەیە کەیدەهم فی، کەیدەهم فی. ئێستا ئاەتەکە ئاڵێینەوە. ألم يجعل كيدهم في تضليل. تضليل پیتی ضادی تایە ساکینە، صوت لە یەتە ناودەم بەڵام بەری نادەین وەکو ڤ هەوا نابێت دەرچێت. تەض، ئەم سەوتە لە ناودەمە پەنگ ئەخواتەوە، نێو ئیستیطالەیەک دروست ئەکا، صیفەتی ئیستیطالێ هەیە. تەض بەم شێوەیە. في تضليل، نابێ بیکەین بە قەلقەڵەوەین. في تضليل، تض ئەوە هەڵەیە، بەڵکوڵین في تضليل. ئاەتی دوای ئەو، وأرسل، ئەکە ناسک ئەکەین بەڵام ڕائەکە قەڵەوەکەین. وأرسل عليهم طيرا أبابيل. ئالێ لەداچینە خزمەتی حکمی دووەم لە ئەحکامەکانی نونی ساکین کە حکمی ئیظهارە. ئیظهار واتە ئاشکراکردن. پیتی نونی ساکین ئەگەر گەیشت بە پیتەکانی قوڕک، ئەو کاتە پیتی نونەکە پێویستە ئاشکرا بکرێ. پیتەکانی قوڕک بریتیە لە هەمزە و ها، عین و حا، غەین و خا، واتە 6 پیتە. ئەیڵێنەوە هەمزە و ها، عین و حا، غەین و خا. ئەم پیتانە لە قوڕک دەرەچێت. مەخرەجی قورگیش دوورە لە زمانەوە،
بۆی ئیظهارەکرێ واتە پیتی نونەکە لە پێشەوەی زمانە پیتی عین و غەین و تاکۆتایی لە دواوی قورگایە لە قورگایە واتە مەخرەزەکان دوورە هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نییە کەواتە ئاشکرا ئەکرێت بەم شێوەیە وأرسل عليهم طيرا أبابيل طيرا بيتينونك جوان ألين أمزالين أبابيل چونك همزة لقرقاية نابي بلي طيرا أبابيل بيز با شاردنەوە و ئیخفا و درێژکردنەوە ناکە نونەکە بە نونێکی ئاسایی دەری ئەبڕین بەم شێوەیە طيرا أبابيل پیتی لامیش کاتێکە لەسەری ئەوسین سیفەتی بینی هەیە نابێت ضعیفی بکەین بەڵکو حەقی خۆی پێ ئەدەین ئەبابیل ئاەتی 4 تەرمیهم پیتی ڕائەکە قەڵەوەکەین تەرمیهم بە میم کۆتایی هاتووە دوای ئەو بحیجارە بە با دەسی پێ کردووە کەواتە لێرەدا میم گەشتووە بە با ئالێرەشە پێوتە ئیخفای شەفەوی لێرەدا ئەندازەی دوو جوڵە میمەکە درێژ ئەکەینەوە ئەمجا با ئەکاڵین تەرمیهم بحیجارە بەڵام زۆر زەخت لە لێوەکانمان ناکەین واتە پێویست ناکە لێوت بە تێک بێ بەسەریەکە و زۆر زەختی لێ بکەی بەڵکو بە هێواشی لێودا ئەنەی لەسەریەک هەتاکو میمێک ئەڵێ بە ئەندازەی دوو جوڵە ئەمجا پیتی با ئەکە ئەڵێین بەم شێوێ تەرمیهم بحیجارە باشە ئەمجا پیتی ڕامان هەیە قەڵەوە ڕا چونکە فەتحی لەسەرە بەڵام پیتی ئەلیف لە پێشێوێتی نابێ ئەلیفەکە قەڵەوە بکرێت واتە نابێ بڵێ بحیجارە ڕا بحیجا ئەو ئەلیفە قەڵەوە هەڵەیە حیجا ئەمجا ڕا بحیجارە بەم شێوێ ئەگەر وەساین پیتی تا ئەکاکەین بە ها ئەگەر ڕۆشتین ترميهم بحجارة من سجيل تنويني كسرة قشتوة بميم ليردا حكمي إدغام جێبەجێ ئەکرێت کە خوێندومان لە لەوانەکانی پێشودا ناڵین بحجارة من نونەکە ناڵین بەڵکو نونەکە تێڵکێشە بێت لە دوای لەگەڵ پیتی دوای خۆیە وەکە میمە واتە میمەکە بێ بە میمێکی مشەدەد ئەندازەی دوو جوڵە درێژەکەینەوە ئەو پەڕی مینگەی ئەدەینێ بەڵام نونەکە ناڵین بحیجارەتی من نون بە نون کۆتایی هاتووە گەشتۆ بە سین سیجیل من سیجیل لێرەدا ئیخفا ڕوادات زۆر لەسەری ناڕۆین لەبەرەوەی گەشتەکان کەڵەکە نەبن ئەڵێن من سیجیل ئەندازەی دوو جوڵە درێژەکەینەوە نونەکە جوان ناڵین بەڵکو ئیشارینەوە ئاەتی کۆتایی فجعلهم كعصف مأكول لێرەدا كعصف تەنوینی هەیە گەشتۆ بە میم دیسانەوە ئیدغام ڕوویداوە واتە هەڵکێش ڕوویداوە پیتی نونەکە سەوتی نونەکە ناڵین بەڵکو پیتی نونەکە چۆتە ناو پیتی میمەکەوە میمەکە بۆ بە پیتێکی مشەدەد میمێکی مشەدەد ئەندازەی دوو جوڵە درێژی ئەکەینەوە ئەو پەڕیمینگەی بۆ ئەکەین بەم شێوەیە كعصف مأكول هەمزەکەش نابێ بیکەین بە قەلقەلە بڵین مەئکول ئەو پێویست بۆ بەردانی سەوتە ناکە ئەڵین مەئکول بەم شێوەیە ئێستا قوتابیانی خۆشەویست لە دوامەوە ئەیڵێنەوە أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم طبعا خۆشەویستان بۆیە ئەمە ئێستا ئیستیعاذە دووبارە ئەکەمەوانێ لەبەر ئەم قوتابیانە ئەجینا خۆم کاتێکە ئیستیعاذەم کردووە پێویست ناکاوکو خۆم دووبارە ئیستیعاذە دووبارەکەمەوە بەڵام ئەم قوتابیانە سەرەتایانە لە ماڵقێدا لەبەرەوە ئیستیعاذە پێویستە بۆ ئەوان لەبەرەوە ئیستیعاذەمان دووبارە کردەوە بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل ألم يجعل كيدهم في تضليل بيتي تا أكنا بقلو بيضي تا في تضليل
في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل ترميهم بحجارة من سجيل من سجيل فجعلهم كعصف مأكول فجعلهم كعصف مأكول زۆر باشە ساچینە لای قوتابیان کاک بینەر بابوومان بخوێنێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم دەستت خۆش بێ بەڵام ئیسعاذە پێویستیش ناکات چونکە یەکەم جار پێکەوتمان بەڵێ فەرموون ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل کاک بینەر ئەلەم تەڕە تەناسک ئەەکەین ڕا قەڵەوەکەین تەڕە بەتەنیا بڵێت تەڕە ترى زۆر باشە و ئەم تێبینیی تریش بیئەڵ پیتی سادەکە قەڵەویەکەین باشە فەرموو بیڵێرەوە ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل بەڵێ ألم يجعل كيدهم في تضليل زۆر باشە وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم کاک ترميهم بحجارة باشە زۆر باش تەڕمیهیم و چا کرد بەس بیحیجا ئەو ئەلیفەت قەڵەو کرد ئەبێ بڵێ چی بیحیجا ترميهم بحجارة من سجيل زۆر باشە فجعلهم كعصف مأكول بارەکەڵە کاک ڕێزوان بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل زۆر باشە فجعلهم كعصف مأكول بارەکەڵڵا فی کاک محەممەد بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول بارەکەڵڵا زۆر باش کاک عەبدوڵڵا بسم الله الرحمن الرحيم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول ئەواتە مۆبڵێ فجعلهم كعصف مأكول زۆر باشە کاک عەبدوڵڵا ئێستا دێینە خزمەت سوورەتی ئەلهومەزە بۆتانە خوێنمەوە لەگەڵ باسکردنی چەند ئەحکامێکی تەجویدی کە بە گرنگی ئەزانین بسم الله الرحمن الرحيم ويل لكل همزة لمزة لێرەدا ويل بتنويني ضمة لامەکە تەنوینی زەمەی لەسەر گەشتووە بە لام ئیدغام ڕووی داوە واتە پیتی نونەکە دەنگی نونەکە نایەڵین بەڵکو ئەیخێنە ناو لامەکەەوە بۆیە لامەکە شەدەی وەرگتووە ويل لكل ناڵین ويل لكل باشە ويل لكل همزة لمزة دیسانەوە همەزەتین تەنوینی کەسرەیە گەشتووە بە لام دیسانەوە ئیدغامێکی تر ڕووی داوە واتە تێڵکێشکردن واتە ناڵین همەزەتین ئەڵی همەزەتیل لومەزە پیتی تا
کاتێک کە لەسەری وەستاین ئەیکەین بە سکون تەنوینی کەسرەکە نامێنێ پیتی تا وەکو پیتەکانی کە نییە بیکەین بە ئەلیف بۆ نمونە لە هەندێک شوێنە ئەگەر تەنوینی فەتحەمان بینی ئەبێ بە ئەلیف بۆ نموناڵی مالا ناڵی مالەن ئەڵی مالا تەنوینی فەتحەکە ئەبێ بە ئەلیف بەڵام لە پیتی تا ئەوانیە پیتی تا ئەکاکەین بە ها تەنوینەکەش فەتحە بێ کەسرە بێ زەممە بێ نامێنێ ئەڵین لومەزەه باش ئاەتی دوو الذي جمع مالا وعدده جمع مالا گەشتووە بە واو وعدده دیسان و تەنوین گەشتووە بە واو ئیدغام ڕوئەدا ئیدغامیش دوو بەشە ئیدغامی بە مینگەمان هەیە لەگەڵ ئیدغامی بێمینگە ئیدغامی بە مینگە ئەوەیە کە لەو شەش پیتەی کە باسمان کرد یاڕملونە واتە یاڕمولونە شەش پیتە چوار پیتیان مینگەی بۆ ئەکەین کە کۆبۆتەوە لە وشەی یەنمو واتە یا نون میم واو کاتێک ئەم چوار پیتە لە پێشەوە پیتی نون هەبوو نونی ساکین هەبوو ئیدغام ڕوئەدا تێڵکێش وەدا بەڵام تێڵکێشی بە مینگە کە ئاڵێن بە مینگە واتە پێویستە لوت بەکاربێنین لە وتنی مینگەکەدا بەم شێوەیە ئەڵی ما لەو وعددە ناڵین ما لەو هەموو سەوتەکە لە دەمەوە نایەتە دەرەوە بۆکو نونەکە نەماوە لە تەعویزی نونەکەدا ئێمە لە لوتەوە واوەکە بەشێک لە سەوتی واوەکە لە لوتەوە یێتە دەرەوە بەشێکشی لە دەمەوە دێتە دەرەوە ئەمە لە جیاتی نونەکە ئەڵین ما لەو وعددە هەموو ئیدغامە بە مینگەکانیش ئەندازەی دوو جوڵە درێژ ئەکرێتەوە بۆ نمونە مالەن گەشتۆ بە واویشی کە لە پیتەکانی یەنمو واتە ئیدغامی بە مینگەیە ئەندازەی دوو جوڵە درێژەکەینەوەڵی ما لەو وعددە یاوەخوت لە شوێنیش کەدا من یعمل پیتی نون گەشتۆ بە یا لێرەدا ئیدغامی بە مینگە ڕوویداوە لەبەر ئەوە نونەکە نامێنێ ئەچێتە نەوە یا ئەکەوە بەڵام لە مقابلە یا ئەکە مینگەیەکی بۆکەین بەلووت لەگەڵ درێژکردنەوەی بۆ ئەندازەی دوو جوڵە بەم شێوەیە من یعمل نون بگا بە نون من نەفس بە هەمان شەو ئیدغامی بە مینگەیە ئەڵین من نەفس ئەگەر نون بگا بە میم بە هەمان شێوە ئیدغامی بە مینگەیە ئەندازەی دوو جوڵە درێژی ئەکەینەوە دێنە سەر دوای ئەو ما لەن وعددە ئەڵین ما لەو وعددە پیتی هائەکە زەمەی لەسەرە کاتێکە لەسەر وەسین لەسەری وەستاین زەمەکەی نامێنێ لەبەرەوە بێ بە ساکین کە بوو بە ساکین ئەندازەیەک لەسەری ئەڕۆین سەوتەکەی درێژەکەینەوەوانێ حەقی خۆی دێن چونکە پێچەکە لە پیتەڕی خاوەکان کە بەم شێوەی ئەڵین وعددە پیتی ها لاواستنی پیتە ئەگەر کەوتە کۆتایە و لەسەری وەساین ئەگەر بە تەرکیزەوە خوێنین ئەوە لاواز ئەبێت لەبەرەوە پێویستە حەقی خۆی پێبین بەم شێوەیە وعددە هەتا کۆتایی سوورەتەکە پیتی ها دووبارە ئەبێتەوانە پیتی تا ئەو ئەبێ بە ها هەندێکیشان پیتی ها ئەخۆی ئینشاءڵڵە زیاتر باسی ئەەکەین لە ئاەتی سێدا یەحسەبوو پیتی حائەکە یەک تۆز درێژەکەینەوە یەح بەم شێوەیە يحسب أن بيتي نوني شددار أندازي دو جولة درجة كينوا ما له أخلده أما ليردا مدي صيلي كبرى رويداوا چونك بيتي ها أكها إضاميرة بيتي بيشخوي بيتي بيشخوي متحركة لبر أوا مدي صيلي كبرى رويداوا أندازي دو جولة درجة بعفو أندازي بين جولة درجة كينوا بمشوية ما له أخلده پیتی ئەناسک ئەەکەین بەڵام قەڵەوەکەین ئەخلەدە بەم شەوەیە دوای ئەوە کەلا ئەتوانین بوەستین ئەشتوانین بڕۆین بەم شێوەیە کەلا لەیونبەذەنە فی الحوطەمە لەیونبەذەنە لە ئەسڵا نونە گەشتووە بە با بەڵام لێرەدا نونەکە بە میم ئەخوێنینەوە کە پێوترێ ئیقلاب واتە نون بگات بە ببورن نون بگات بە با ئەو کاتە نونەکە قورسترە بە نون بیخوێنینەوەوانێ بڵین لەیونبەذەنە بۆ چونکە پیتی نون و با
نزیکن مەخرەجیان نزیکە لەبەرەوە ئاسانترە بڵی لە یومبەذەنە نونەکە ئەکەین بە میم هەڵی ئەگێڕینەوە واتە ئیقلاب ئەمەیە یەکێکە لە ئەحکامەکانی نونی ساکن واتە هەڵگێڕانەوە پیتی نونەکە هەڵگێڕینەوە ئەکەین بە میم لە یومبەذەنە کاتێکڵی لە یوم بە حاڵ لێوە دەین لە یەک نەوە کازەختی زۆری لێ بکەیت لە یوم ئەوەی ناوێت بە حاڵ لێو ئەدەین ئەخەینە سەر یەک لە یومبەذەنە پیتی نونی شەدەدار ئەندازەی دوو جوڵە درێژەکەینەوە ناڵین لە یومبەذەنە بەڵکو لە یومبەذەنە فی الحوطەمە پیتی تاءەکە ئەکەین بە ها تۆزە درێژەکەینەوە لەبەرەوەی کە ڕیخاوەیە ئاەتی 5 وەما ئەدراکە مەدی منفەسیلە لەبەرەوەی کە لە دوو شەدا ڕووی داوە ئەندازی 5 جوڵە درێژەکەینەوە مەلحوطەمە پیتی تاءەکە قەڵەوەکەین حوطە مەلحوطەمە پیتی تاءەکەکەین بە ها و ئەندازێک درێژی ئەکەینەوە و دەری ئەخەین کە گوێگر بە ئاسانی گوێی لێبێت ئاەتی 6 ناڕوڵڵاهی پیتی ڕائەکە قەڵەوە بەڵام هەندێک کەس بە هەڵە بۆنەی پیتی ڕائەکەەوە پیتی ئەلیفەکەش قەڵەوە کات ئەڵێ ناڕوو ئەو ئەلیفە هەڵێ بۆ چکە قەڵەو کرا قەڵەوە بەم شوێ ناسک ئەمجا ڕوو ناڕوڵڵاهی الموقەدە بیتی قاءەکە قەڵەوە کە ناڵی موقەدە قەنا بەڵکەڵین چی قا نمو الموقەدە بیتی هاکە بە هەمان شێوە کە باسمان کرد ئاەتی 7 التي تطلع تا ناسک ئەکەین تا قەڵەوەکەین دوو پیتن مەخرەجیان زۆر نزیکە زۆربەی مەخرەجەکان دووبارەی و بەشدارە واتە مەخرەجی تا ئەو تا یەک شوێنی زمان ئەدەی لە مەڵاشوو بەڵام جیاوازەکەی لەوایە لە پیتی تاءە دواوی زمان دابەزیەوە بۆی کە ناسک بکرێ بەڵام لە پیتی تاءە دواوی زمان بەرز بۆتەوە ناوڕاستی زمان چاڵەکرێ بۆی قەڵەو بکرێت تا تطلع على الأفئدة بە هەمان شێوە هاکە لەسەر حەقی خوێدەین إنها عليهم مؤصدة میم گەشتەوە بە میم ئەبێ بە مویمێکی مشەدەد صادەتەکە قەڵەوەکەین في عمد ممددة دیسان و تەنوینی کەسرە گەشتەوە بە میم لەبەرەوە ئیدغامی بە مینگە ڕوویدا و ئەندازی دوو جوڵە درێژی ئەکەینەوە في عمد ممددة ئێستا چینە لای قوتابیانی خۆشەویست کاک بینەر فەرموو بسم الله الرحمن الرحيم ويل لكل همزة لمزة الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده كلا لينبذن في الحطمة وما أدراك ما الحطمة باشا نالي وما أدراك أكد جوان بلي همزكي وما أدراك ما الحطمة مالي نار الله الموقدة مالي التي تطلع على الأفئدة إنها عليهم مؤصدة في عمد ممددة زور باشا كاك رجوان بسم الله الرحمن الرحيم ويل لكل همزة لمزة الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده كلا لينبذن في الحطمة وما أدراك ما الحطمة نار الله الموقدة التي تطلع على الأفئدة إنها عليهم مؤصدة في عمد ممددة باشا لەبەروی کە کاتەکەمان کەم ماوە ئێستا سورەتی عەسر ئەخوێنین ئەو دوو قوتابی خۆشەویست سورەتی عەسرمان بۆ خوێنن بسم الله الرحمن الرحيم والعصر
پیتی صادەکە حەقی خۆی چونکە ڕیخاوەیە پێویستە زەمانێک درێژ بکرێتەوە عەس ئەمجار ڕائەکەش قەڵەو ئەکەین و بە قورگ دەنگەشەکانی قورگ ئەبێ بلێرێتەوە بۆی کە ببێ بە جەهر والعەصر إن الإنسان لفي خسر پیتی سینەکە هەمسە لەگەڵەوەشە ڕیخاوەیە ئەندازەیەک درێژەکەنەوە ئەمجا پیتی ڕائەکە قەڵەو ئەکەین لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات أجر وستاين ألين صالحات أو تأهم زكي بوكين وتواصوا بالحق وتواصوا بالصبر بيتي باء قلقلاء كينو بيتي الراءكاش قلوية كين بها ماشا بيتي باء كين بقلقلاء صاب امزع الراءك قلوة كين بالصبر كاك محمد بن فرميت والعصر باشا بيتي الرأكا بعد انجاز كان يخرج ولايته ببي بالجهر والعصر باشا إن الإنسان لفي خسر زور باش إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر زور باشا بارك الله كاك عبد الله بسم الله الرحمن الرحيم والعصر باشا بيتي صادق يكتب دريش كرواني والعصر ها عص او ندري كرو والعصر زور باش إن الإنسان لفي خسر باشا بو من بلي رواني بليلي مكان إن الإنسان لفي خسر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات أو أندازي توجو لديجا كانوا لبالي مطي طبيعية علي آمنوا وعملوا هذه إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر زور باشا خوي قالوا پاداشتان باتەوە خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبول کات بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەشمان هەتاوەکو لە ئەڵقەیەکی ترا بە خزمەت بەڕێزتان ئەگەینەوە خوای پەروەردگار پشت و پەنای هەموو لایەکمان بێ والسلام عليكم ورحمة الله وبركاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.